کەبابخانەیەکی شاری سلێمانیە. مێژووی دروستکردنی دەگەڕێتەوە بۆ ساڵی 1936. پاش 13 ساڵ ئومێد شەشتخانەکەی خۆی لە وڵاتی سوید داخست و گەڕایەوە بۆ کەبابخانە دێرینەکەی باپیری. هەتا ڕۆژمەتە هاتمەوە هەتا ئەم دەقەیە خەیاڵم لای لێرە بووە، خەیاڵم لای باوکم بووە. بیری ئەم شیشانە مەکرد، ئایجاری وای ئیشم ناکرد، بیری شیش مەکرد، بیری مەنزەڵ و چێشمانە کرد. خەونی ئەوە بوو کەبابخانەکەیان لۆگۆی تایبەت بەخۆی هەبێت. خۆم لە مناڵەوەی خەوم پێوادی. یعنی بیرم لەوە کردەوە من ڕۆژێ لە ڕۆژان گەورە بم، حەزم لەوە بوو مەسەلەن شتێکمان هەبێت ڕەمزی هەمومان بێ، خۆم بێ، باوکم بێ، باپیرم بێ. ئیتر حەمد و سەنا بۆ خوا لێرە گەیانمەوە حاڵەتە لە کوردستانەوەم کرد. وەستا هیوا باوکی ئومێدە و ئەمیش لە منداڵیەوە دەستی لە ناو گۆشت و قیمەدا بووە. دەستی لە پیشەکەی باوکی بەرنەداوە. باپیرم قەساب بووە، باوکیشم حەزی لە کەبابچێتی کرد و بۆ بە کەبابچی. باوکم ئەتامرد هەر کەبابچی بوو، حەزیە کرد ئێمە هەلەی شەکار بمێنینەوە و وشەکەی خۆمان بکەین کەبابچێتێکە. ئیتر منیش وازم لێ نەهێناوە و ئەوە هەر بەردەوامی نوویستا ئومێدی کوردیشم لە سوید هاتوێتەوە لەگەڵ خۆمایە و خەریکی شەکەی خۆمان بین. جگە لە سەردەمی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا تەنها یەک جاری دیکە کەبابخانەکە داخراوە. لە ساڵی 85 جا من دوو برام پێشمەرگە بەردووشیان شەهید بوون، لەبەرەوەی من هاوکاری مەکردن و یارمەتیمەیان هاتنیان بەسەر دوکانەکەمە منیان گرت و بۆ ماوەی 6 مانگ دیار دەبووم، کەس بەتەمام نەبوو، بەزەو کاتە دوکانەکەمان داخراوە. شیشەکانی وەستا مەدحەت کە ساڵی 1950 دروستکراون لە کەبابخانەکەدا وەک یادگاری هەڵگیراون. ئەمە شەکاری باوکمە. ئیتر ئەو کاتە کەوازی لە کەبابچێتیان و تاقەتی نەما، تەمان منە خۆم وازم لە ئیشەکان هەر نێنا. شیشەکانیش وەکو یادگاریەک من فترەی ئیشم پێ کرد دوای دڵم ناوە هەڵم نووسووە. کەبابی ئەمە خۆشە، لەو ڕۆژە داوایان دەکردم بەمە کەبابم بۆ کردن ئەو کوڕەوی زۆر خۆشە. ئەو کاتێک بەم شیشانە کەباب دروستکرا. بەچەند بوو شیشە کەباب؟ کەباب ئەو کاتە شیشی لە 5 پرسەوە هەبوو وردە بوو بە 10. من بەبیرێمە تا کەباب بوو بە 30 فرس. کەباب بە 10 فرس بوو. زەرام مشتریمان هاو نێوان 30 کەس بەستا بوو ماڵان قاپیان پێ بوو لەگەڵ خاولی و نانی تیڤە. کەباب لێشە بای ڕۆژێ شێویست، لێشە بای نی دینارێ، لێشە بای دینارێ شێویست. وەستا عەبدوڵای جگەرچی تەمەنی 69 ساڵە و لە منداڵیەوە لەو کەبابخانەیە کەباب دەخوات. کە وەسایوازە لە ساڵی نەوەتەکانەوە وەکو خۆم لە مناڵیشمەوە لای باوکی ئەوە بۆ عایلی ئەمان کڕی، بەڵام لە نەوەتەوە خۆم لە شوێنێک بوو بێ چوون بۆ لای لەو ماوەیە گواستیەوە چووە لای بەرامبەر میترۆ هەر لەوێنان مەخوات، لە شوێنەکەی خۆی بووکانێسکان لەوێنان مەخوات و ئێستا جاتۆ ئێرە من لە ڕاپەڕینەوەتم بۆ ئێرەوە ناخوات. هەوڵی ئەم خێزانە فراوانکردنی کەبابخانەکەیە بۆ ئەوەی نەوە پاژنەوە کاری تێدا بکەن و وەک شوێنکارێکی دێرینی سلێمانی بمێنێتەوە. نزار جەزا ڕوودا و سلێمانی.